سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێزی کوردستان 24 من ئامان نەزمەدینم باسی ڕۆژی ئەمڕۆتان پێشکەشەکە. باسی ڕۆژی ئەمڕۆ لە دوو دەوەر پێک هاتووە لە تەوەری یەکەمدا لەگەڵ بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک قسە لەسەر کاردانەوەکانی یان کاردانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەکەین وەکو زین لەمەوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگای کەرکووک چەند بڕیارێکیاندا و کاردانەوەی جیاجیای لێکەوتەوە. لە تەوەری دومیشدا لەسەر قۆناغی داهاتووی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا قسەکەینەوەیش بە میوانداری بەڕێز عادل نووری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە تەوەری یەکەمەوە لەگەڵ بەڕێز ڕێبوار تاڵەبانی دەست پێەکەین. کاک ڕێبوار سپاس بۆ ئەو دەرفەتەی بە کوردستان 24 و بەرنامەی باسی ڕۆژتان بەخشی. یەکەم پرسیار لەوە دەست پێەکەم کە ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ژمارەیەکی دیکە بڕیاریدا لەو بڕیارانەش سێ بڕیار بوون ڕەتکردنەوەی داگرتنی ئاڵای کوردستان لە کەرکووک و بابەتی ڕێفراندۆم کە جارێککە ئێوە پێشبینیەکرا بە شێوازێکی کە ئەم بابەتە ینی لی دەرچن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵام ئەم بابەتە ڕوبەڕووی عێراق کرایەوە جارێککە ناوەند کرایەوە لە بەغدا. ینی با پرسیارەکە یەکەم پرسیارمان لێوە دەست پێ بکەین ئەم بڕیارە بۆچی وای لێ هات بۆچی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆی نەیتوانی بڕیارێک لەسەر بابەتی ڕێفراندۆم لە کەرکووک بدات بابەتەکە پەیوەندی بە ینی بابەتەکە یاساییە یان خۆتان ویستان ئەم بابەتە بەم شێوازی لێبێت. سپاس بۆ بەڕێستان بۆ بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی کەی 24 سەبارەت بە بەرگەی دووەمەکەی کە ڕیفراندۆم تابان هەڵبەتە مادەی 140 کە لە دوو بڕگەکەی باسیەکە لێ سوڵتاتی تەنفیزی هەڵەسن بە جێبەجێکردنی ڕیفراندۆم لەسەر ئایندەی شاری کەرکووک و ئەو ناوچانەی تر کە پێوترە کێشە لەسەر لەلایەنی ئێمەشەوە کە پێوترێت ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان. ئەوەی ڕاستی بێت لە حکوومەتەکەی جعفەریەوە دوای عەمالێکی بە دوو خول دوای عەبادی هەرسێکیان لە اتفاق و مەوافقە سیاسیەکانیان پەیمانەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود کورد ستافی کورد لە بەشدارکردن و پێکەنانی حکوومەتی عێراق هەرسێ حکوومەتەکەیەک لە دوایەک یەکێک لە مەرجەکانی کورد ئەوە بۆ جێگیرکردنی حکوومەتی عێراق بە جێبەجێکردنی مادەی 140 بە پێی دەستوریش کە هەموو گەلی عێراق دەنگیان لەسەرداوە بەداخەواسێکیان لە پرۆگرام و بەرنامەجیان هەبوو کە جێبەجێکن بەڵام وەکو عادەتی حکوومەتی عێراقێک لە دوای یەک لە زەمەنی مەلەکێتەوە تا ئێستاکە ئەوەنە حکوومەتی عێراق پابند بوونە بە دەستور یاخود بە هەر پەیمانێکە گەرهیان بێ لەگەڵ کووردە ئەوەنێکە جێی خۆیان قایمەکەن و خۆیان بەهێز و بەقۆتەکرد کە کەشنە مەرامی خۆیان ئەو کاتە دەستور و پەیمان و شتەکان هەمووی بە عەرزی حایتە دەن بە دەردی عەربوەتەنی ئیشی پێ ناکەن و کاری پێ ناکەن. بۆیە ئەمڕۆ دوای مۆڵەتدانی 12 ساڵ لەسەر ئەم بابەتە کە مۆڵەتێکی باشە نیەت سافی کورد بەرامبەر عەرەب بەرامبەر حکوومەتی عێراق بەگشتی بۆی خۆی سەقامگیرکە بەڵام ناکرێت ئەم دەستیکردنە بە هەرێمی کوردستان و بە شاری کەرکووک بۆ یەکلاکردنەوەی ئایندەی شارەکە. بۆیە ئێمە وەکۆلەی توانم بڵێم مە دوا مۆڵەتە بە حکوومەتی عێراقی دەین بە دکتۆر عەبادی دەین دوای ئەوەی کە دوێنێکە لە خیتابەکەی دوێنێکەکەی نیەت پاچێکی دەربڕێ بۆ حیسابی کە ئاڵای کوردستان 10 ساڵە لە کەرکووکەیە بۆچی ئەم مقۆ و دەنگبەرزی لەسەر نەکراوە بە هەلمانزانی کە ئەم بابەتەش دووبارە ئاراستیکەینەوە بۆی جێبەجێکە لە ئایندێکی نزیک. باشە ئەنجامی ئەو داوایی کە کردوتانە ڕوون و ئاشکرانیە بەلاتەنەوە وەڵامەکەی چییە؟ وەڵاهی ئێمە کارە یاسایی و دەستوریەکانی خۆمان جێبەجێکەین بەڵام لە کاتێکە وەرچەند هەندێک جارش متاکیدین چونکە لە سیوەکی 12 2007 ئەبواە دوا مۆڵەتی جێبەجێکردنی مادەی 140 وایە کە جێبەجێ نەکرا ئێمە ئەو کاتە هەنگاوی ئەوەمانە داوامان کرد لە هەرێمی کوردستان وەرمانگر بگەڕین و سەر هەرێمی کوردستان بە بڕیاری ئەنجومە لە ساڵی 2008 ئەوە بوو کە وەڵاممان نەدرایەوە لە هەرێمی کوردستان بەداخەوە لەو کاتەیە ئێستاکەش هەمان داوا لە حکوومەتی ئیتیحادیەکەین لەوانەیە ئەم جارە وەکو جاری 2008 نەبێ ئەگەر نیەتی حکوومەتی ئیتیحادیمان بۆ دەرکەوێت کە هیچ ئەوەیەکی هیچ نیەتێکی نییە بۆ جێبەجێکردنی ڕێفراندۆم و ئیستیفتا لەسەر ئایندەی شارەکە لەوانەیە ڕووبکەینە محکەمەی دەولی یان محکەمەی ئیتیحادی عێراقی یان هەر دەستگایەک کە لە سەرووی دەسەڵاتی تەنفیزیە لە دەوڵەتی عێراق و لەوانەیە لێپرسینەوەشی لێ بکردێت. باشە ینی ئەگەری ئەوە هەیە لەم حاڵەتە شاجۆرە لە مماتەڵە داوای ئێوە بکرێت یان ئێمە زانی مادەی 140 لە چەند بەرگەیەک پێکهاتە بوو پێش بەرگەی ڕێفراندۆم بەرگەی سەرژمێری هەیە لە کەرکووک کە تا ئێستا بابەتە یەکلایی نەکراوەتەوە ینی کاک ڕێبوار پێتان وانە بە بابەتی سەرژمێری و جارێککە مەشغوڵتانکەنەوە لە کەرکووکە ئەو بابەتەش درێژ بکێشێت؟
ئێمە گرنگ لامان ئەوەتانە حکوومەتی عێراق کەم تەرخەم بۆ جددی نەبووە، یعنی هیچ باکێکیشی نەبووە. ئێستاکە ئێمە بۆ عالممان سلمان بۆ جیهانمان سلمان بۆ کام حکوومەتە فێڵەکە لە شاری کەرکووک و شارانەشی کە پێوترە کێشە لەسەر جا لەبەرەوە ئەمای بەلای کەمەوە ئەم فێڵە بۆ عالم ئاشکرا و ڕوون بێت بە تایبەت بۆ میلەتی کورد. دوای ئەوە بۆ سەرکردی سیاسی هەموو کوردستانەکان کە ئەبێ حدێک بۆ ئەم فرتوفێڵی حکوومەتی عێراقدا بدە. دوای ئەمە دوایی لا سامەحەڵڵا کۆتایی پرسی ئەم حکوومەتە لە کاتی جێگیرکردنیان هیچ جیاوازیەکی نابێت لەگەڵ ئەو دەردەسەریە کە ملەتی کورد بەسەری هات لەوەتی حکوومەتی عێراقی دامەزا و لە کاتی مەلەکێتەوە تا آخر حکوومەت کە حەزبی بەعەز بوو. ئەمانش بگەنە جێ هینی خۆیان، جێ ئارامی و جێ ئیستیقراری خۆیان، تەوەقعیان لێ بکەین ئەگەر لەوان کەمتر نەکەنەوە ئەگەر لەوان زیاتر نەکەن لەوان کەمتر ناکەن. جا لەبەرەوە بێ ئەمانە مودەی زەمەنی بۆ دابدرێت و کوردیش ئێستاکە لە قۆناغێکی زۆر هەستیارە ئەگەر لەم کات و ساتەیە ماڵی خۆی ڕێک نکاتەوە بڕیارەکان و یەکلای نکات ئەم کەیسان لەگەڵ حکوومەتی اتحادی من قەنەعەتمەیە لە مماتەڵە زیاتر لە تاخیرکردن زیاتر هەموو تاخیرێکیش کێشەی بینی کورد و حکوومەتی عێراق ئەوە نەقولتر و بێچارە سەرتریەکە. جا ئەمە پەیامێکمان داوە ئەوەی لەسەرمانە بە پێی دەستور ئاگاداری حکوومەتی اتحادی و ڕئیس وزرامان کردووە. جێبەجێیەکە باشە، جێبەجێ ناکەو کاتە سەرکردایەتی سیاسی کورد بە هەماهنگ بێ پاڵپشت بە بڕیارەکانی ئەوان ئێمە لەوانەیە بگەین نەتیجەیەکی تر. زۆر باشە. ئەمڕۆ لە سەرەتای دانیشتنەکە داوایەکە ئاڕاستی و شاندە کردیان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان کرد کە ئەو شاندەیە چێتە بەغدا بۆ پرسی ڕەفراندۆم نوێنەری ئێوەشی تیابێ، وەڵامیان چی بوو بۆ ئێوە؟ هەتا هیچ وەڵامێکم دەست نەکەوتۆ لە حکوومەت هێرێم، بەڵام ئێمە هیوامانەیە ئەم جارە و جارەکانی تر نەبێت، یعنی بەداخەوە جارەکانی تر هەر کاتێک کە باسی مادەی 140 کراوە یان نەکراوە لە ناو دوو قەوس کە لە وەفدەکەیە با بڵێن بەرپرسانی کەرکووکی تیانە بێ بە تایبەتی لە دەستگای ئەنجومەن و دەستگای ئیدارەکە دوو دەستگای سەرەکی شاری کەرکووکن من ئازام ئەو گفتوگۆیانیان سەرکەوتنێکی 100% بەدەستێنا لەوانەیە کەندێ دەستکەوتیان دەستکەوت بێت لە دەستکەوتی بەرژەوەندی اقتصادی تا بۆ هەرێمی کوردستان، بەڵام 150 نەقز بووە کە باسی کەرکووکە باسی ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێمە. ئەم جارە هیوامان وایە داوامان وایە لە حکوومەتی هەرێم لە سەرۆکایەتی هەرێم جەنابی کاک مەسعود کە تاکید کاتەوە سەر نقطەیە چونکە ئەوان کاتن گفتوگۆکەن لەگەڵ حکوومەتی اتحادی فرتوفێڵی و حکوومەتی اتحادیە لەگەڵ کەرکووک ئێمە پێزانین خەڵکی کەرکووکە زانێ ئەو کێشانەی کە بەسەر ئێمە هێناوە لە مدەی 15 ساڵات چییە، ئێمە بینە هاوکار و پاڵپشتیان، ئێمە بین بەشێک لەو وەفدە بەشێک لە چارەسەر، بەڵام بەبێ ئێمە لەوانەیە کۆمەڵەشت تێپەڕوێ بەسەر ئەو وەفدە بەقەت کەرکووکیەکانی لێ نەزانن. ئێستا من ناتوانم لە باسی هەولێر و سلێمانی و دۆک و هەرێم کەم بەقەت ئەو وەفدەکە خۆیان لە هەرێمی کوردستانەوەچن بە هەمان شێوە وەفدی هەرێمیش ناتوانێت داکۆکی و دیفاع لە کەرکووکە بەقەت خەمخۆری و دڵسۆزی بەرپرسانی شاری کەرکووک ئەوە لە بەرپرسایەتی ئەوانش بە تایبەتی کەم ناکەم و چکەسیقی بتمانی تاومان پێ بۆ وەفدە، بەڵام بەقەت ئەوە نابێت کە لە وەفدەکە بەرپرسانی کەرکووکی تیابێت. زۆر باشە. ینی بابەتی هەبوو لەم چەند ڕۆژەیە ئێمە بینیمان کاردانەوەی جیاواز هەبوو، کاردانەوەی هەرێمی هەبوو لەسەر بابەتی با بڵێن هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک و ئەم چەند بڕیارەشی کە ئەمڕۆ داتان ڕەنگە کاردانەوەی دیکە بە دوای خۆی دابێنێت، ینی با بڵێن تازەترین کاردانەوە من ێستا بەرچاوم کەوت لە هەواڵێکدا یەکێ لە هێزە عێراقیەکان داوای ئەوە ئەکات کە هێزی نێودەوڵەتی بهێنرێتە کەرکووک بۆ ئەوەی ینی هەموو پێکهاتەکان پارێزراو بن لە کەرکووکە. ئەم داوایە ینی تا چەند جێگەی قبوڵە و تا چەند کردنیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک وەکو ئەوان داوایەکە. کەرکووک نەگەشتوتە ئەو ڕادەیە کە ئاژاوە دروست بێ. ئێستاکە هێزەکانی پێشمەرگە بە بوونی هێزەکانی پێشمەرگە سنووری کەرکووک و سنووری 1000 کیلۆمەتریان پاراستەوە لە دژی داعشە ئەو شۆنانی کە لە ژێر ئارامی و استقرارێکی جۆرا و جۆرن ئەوە بە فەزلی هێزەکانی پێشمەرگە بووە و باوەڕ ناکەم یەک نەتەوەیەک لە نەتەوەکانی تری غێری نەتەوەی کورد هیچ کێشەیەکیان نەبێ لەگەڵ بوونی هێزەکانی پێشمەرگە. لەوانەیە چەند پارتێکی سیاسی بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردننی خۆیان یاخود بۆ دەنگبەرزکردنەوەیان بۆ ئەو ئەجنداتانی کە یانێت جێبەجێکردن لە کەرکووک لەوانەیە ئەو مەرامەیانە بێ، بەڵام بە شێوازی گشتی تاکەکانی شاری کەرکووک گلەیان نەکردو لەو هێزی کە ئەوە لە دوای 6 2014 کە هێزی پێشمەرگای پارێزیە
هیچ کێشەیەکی تر ئەمنی و استقلالێکی سەرتاسەری بۆ لە سنوورەدا جا داواکارەکانیان نە لەگەڵ دەستورا گونجێت نە لەگەڵ واقع حاڵا گونجێت و باوەڕ ناکەم هێزە کوردستانەکانیش لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقشا قبول بکەن بەو جۆرە هێزە کە بە هیچ مەرامێک بێتە شاری کەرکووکەوە. باشە پێکهاتەی عەرەب و تورکمان یان ئێمە ناکرێ بڵێن هەمووی بەڵام بەشێکیان ئەوانەی کە نوێنەرایەتیانەکەن لە ئەنجومەنی پارێزگا دوو دانیشتنەی ئەنجومەنی پارێزگایان بایکۆت کرد و دەنگیان لەسەر ئەو بڕیارانە نەدا کە ئێوە وەکو لیستی برایەتی لە کەرکووکدا ینی خستانە بەرنامەی کارەوە و دەنگتان لەسەردا. خەلەلەکە لەکوایە کاک ڕێبوار کورد بۆچی تا ئێستا نەیتوانی وە قەنەعەت بە هەندێک ینی با بڵێن هەمووینە هەندێک لەو پێکهاتانە بکە یان هەندێک لایانی ئەو پێکهاتانە بکات کە ئەوانیش لە ژێرە ئەمە ئاڵایە کە پارێزراون لە ماوەکانی ڕابردووە و پارێزگایانەی دیکەی کە بینیمان لە عێراقدا نەکەوتنە ژێر چنگی داعش بۆچی ئەمان ینی تا ئێساش نەگەشتونەتە ئەو قەنەعەتەی کە لەگەڵ کووردا یان بەلایانی کەمەوە لە ژێرە ئەو ئاڵایە کە وەکو خۆتانەڵەن یاساییە یان ژیان بکەن. وڵی بەشێکی زۆری ئەو پارتە سیاسیانەی کە لە بەشێکن لە نەتەوەی تورکمان یاخود بەشێکن لە نەتەوەی عەرەب کە هەمویان نییە دووبارەیەکەمەوە بەڵام ئەمانە ئەجنداتی دەرەکییان نیە ئەجنداتی نیشتیمانیان نییە ئەجنداتی کەرکووکیان نییە ئەگینا هەر عەرەبێکی ڕەسەن و هەر تورکمانێکی ڕەسەنی ئەم شارە بە هەموو پارتەکانەوە بە لەگەڵ کریستیان و بە کلد و ئاشوورەوە زۆر هەماهەنگن لە ئەو بڕیارانی کە دامانە بەڵام خەڵکێک کە ئەجندەی خۆی نەبێ بەداخەوە کە دوێنێ کە چوونەتە تورکیا مەجموعەیەک لەو بەرەی تورکمانی دووبارە دەنگی خۆیان گەیانوتە ئۆردوغانەوە و بەشێکی ترش لە عەرەب کە من متأکدم کەو کۆنفرانسانی کەسە ئۆردوغان سازیەدا و حکوومەتی تورکیا سازیەدا بۆ عەرەبی سونە بۆ بەشێ لە تورکمانەکان هەر ئەوەیە بەرژەوەندەکانیان بەوانەوە بەستراوە بۆیە قەت نابێتەوە قوعکەی لەگەڵ ئەو بابەتانی کە ئێمە تەرحێکەین بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشداریکەن مقاتعەشەکەن بەردەوام چونکە پیان وترابێ مقاتعەکەن ئێمامە ئەزمونێکمانی لە 2005ەوە لەوانەیە لەلایەنی تاکی کوردی لە هەرێمی کوردستان ڕوون نەبێ بەڵام لای کەرکووکیەکان زۆر ڕوونە دەیان کۆبوونەوەمان کردەوە موڵەتمان پێدا بە مانگ و بە دوو مانگ و بە ساڵ بیرکەن لەسەر بابەتێک ئەوەی بزانن لەگەڵ بەرژەوەندی دەوڵەتەکانی دەرەکیە ناگونجێت ئەوان مستعدین نەبەشداری کۆبوونەوەکان کەم نەردەنگشی لەسەر بدەن. زۆر باش یانیان بابەتەی کە ئێوە ئێسەکاری لەسەرەکەن کاک ڕێبوار بابەتی ڕێفراندۆمە لە کەرکووکە بۆ دوای ڕێفراندۆم ینی ئێوە ڕەنگەم بابەتە بخیانێت بەڵام پێتانوانی ئەگەر حکوومەتی عێراقیش لە کاردانەوەی ئەم با بڵین وەکو ئەوان ناوێنێ پێشێلکاری یاسایی و پەرلەمانی عێراقیش بڕیار لەسەر داگرتنی ئاڵاکەدا پێتانوانیە کاردانەوەی هەبێت بە بڕینی هەندێک لەو سەرچاوانەی ژیانی خەڵک لە کەرکووکدا ینی ترسیەوەتان نییە؟ من بەردەوام بۆ ڕۆژهۆکارەکانی ڕاگەاندن ئەمڕوون کردوتەوە ئەگەر حکوومەتی ئیتیحادی چاوەڕوانین ئەو هەڵەیە بکات دوو هەڵا پێوتری هەڵی سیاسی و هەڵی اقتصادی ئەگەر حکوومەتی ئیتیحادی بێجگەلەوەی کە ئەدرێتە محکەمەی دەولیش کە هەچ کەسێکەوە لە معاهداتی دەولیە دەستبردن بۆ قوتی خەڵکی ئەوە ئەتوانی لە مەحاکمی دەولیش کاتکەی لەو کەسیش ناتوانێت بابەتە بۆ ڕژێنێ بەڵام لە کاتێکە ئەگە بێت و بگە نەزەر ئەو دەرەجەی کە لە سەدادەتی سیاسی و اقتصادی ئەو بەریارە بدەن ئێمە شاری کەرکووک چەند بارەیەکەمەوە دەوڵەمەندترین شارە دوای شاری بەسرا و ئەو مەسادری کارەبا و وزەی کارەبا هەمووی لای ئێمەیە بێجگە لە نەوت و گاز و تا دوایی یەکەم شت ئەترافەکە کە کەرکووک کوردستانیە ئەو بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان زۆر باشە و زۆر هەنگاو خەتواتەکانمان لە بەردەممە کا بکاتەوە کە پێکەوە ڕیفراندۆم استفتا بکەین بەسەر سەربەخۆی بەڵام ئەمە لە ڕووی هەڵە سیاسێکەوە لە ڕووی هەڵە اقتصادیەکەش وەکو باسم لێ کرد ئەو ئیراداتانەی کە ئێمە هەمانە بەشی خۆمان و بەشی هەرێمی کوردستان و بەشی سێ-چوار محافظاتی وەسەط و جنوبی شەکە چونکە یەکێکە لە سەبەتەی نانی هەموو عێراقیەکان وەکو بەڕست و بریندار ئەگایان لێبوو لە ساڵی 80 بۆ 88 هەموو حربی عێراق و ئێران لەسەر نەوتی کەرکووک اقتصادیە چوی ڕێوە یعنی وا نەزانن بەو هەنگاوەکەی بیکەن قانجازەکەن بەڵکو ئێمە شاری کەرکووک و فەرمانبەرانی شاری کەرکووک سوود دەبین لەلایەکی تریشەوە فەرمانبەرەکان بە تەنها کورد نین کورد 115 هەیە لە ڕێژەی فەرمانبەریەتی لە شاری کەرکووک 185 عەرەب و تورکمانە ئەگە بتوانن قوتی عەرەب و تورکمانش بڕن ئەوە کاتە ئەو تورکمانانەی کە زۆر دڵیان بەو حکوومەتە خۆشە و عەرەبانی لە کەرکووکە زۆر دڵیان پێخۆشە بۆیان دەرەکەوێت ئەو حکوومەتە چۆن معاملەیان لەگەڵەکات. باش ینی ئەمڕۆژ ئێمە بینیمان پێش کۆبوونەوە چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئیمزایان کۆ کردبوویەوە بۆ دووبارە گەڕاندنەوەی ئەو بڕیارەی کە لە ساڵی
2010 داتان بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان وازانم پێشکەشی ئێوەشیان کرده بوو وەکو دەستەی ئەنجومەن ئەمە بۆچی نەخرایە بەرنامەی کارەوە ینی پێشتر ئەوە جارێ وەکو لیستی براتێمە دراسیەکەین بەڵێ هەنگاوێکی ئایندەیە بێت ئینشاءڵڵاوەش لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دوای ئەم هەنگاوی کە سایەکێتی و پارتی ئەینێ بۆ ئەو پرۆژەی کە هەیەن لەگەڵ سەرجەم حیزبە کوردستانەکان سەردانەکانیان وەکو ماڵی سیاسی کوردی چکە من لێم لە بینی دوو قەوس ماڵی کوردی تا ڕادەیەکی باش الحەمدلایەکە ماڵی سیاسی کوردی بە ئەم هەنگاوانی کۆتایی کە سەردەسیان پێ کردووە کە جێی دەستخۆشی و دڵخۆشی خەڵکی شاری کەرکووکیشە بگەنە ئەو نەتیجێ و پەرلەمان اتفاقکەن لەسەر چۆنەتی با بڵێن ئاکتیڤکردنی پەرلەمانی کوردستان چونکە ئێماگەر و داوایە کێشەکە لەوەیە بۆیە تاخیرمان کردووە ئەبێ بدرێتە پەرلەمان بێ پەرلەمانی کوردستانی قراری کاتەوە جارێکی تر ئێمە داوا لە پەرلەمانی کوردستانەکەین بە گەڕانەوەی کەرکووک بۆ کوردستان جا لە پەکەوتنی پەرلەمان لەم کات و ساتەیە وامان لێکە ئەو داواکاریت تا ڕادێک تاخیری کەین تا ئەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان و حزبە کوردستانەکان کە ئێستاکە ڕۆڵێکە بینن بۆ یەک نزیکردنەوە ئاشتەوایی ئەو کاتە پەرلەمان ئاکتیڤ کرایە ئێمە دەست پێکەینەوە بەو داواکاری جارێکی تر باش کاکڕێبووە لەو داوایی کە کردوتانە لە حکوومەتی بەغدا بۆ بابەتی ڕێفراندۆم ئێوە تا چنێت چاوەڕوانەکەن ینی بابەتەکە تۆزە مەتاتیە ینی ئەکرێت مەودایەکی درێژی هەبێت ئێوە خۆتانەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو خەڵک ینی نوێنەرانی کورد لەو ئەنجومەن لەو پارێزگایەت تاکی چاوەڕێی بەغداکەن جوابتان باتەوە بۆ نمونە گەر هەر جوابی نەیانەوە ئێوە چاوەڕێ بن ئێمە وەکووتمان هەموو شتێک بەداخەوە ئێمە کە دەستوری عێراقدانرا و کاتە هێزە سیاسی کوردەکان لەگەڵەوەی کە گلەی و گازندەیان هەبوو لەسەر مادی 140 کە بەداخەوە نابووە تێی بکرێت چونکە کەرکووک و ناوچە کوردستانەکان بەشێکن لە کوردستان نابووە متەنازە عەلەیها بووە ئەو مودێشی کە دایانە سیوێکی 12 نیان نووسی دوای سیوێکی 12 ئەگە حکوومەتی اتحادی جێبەجێ نەکرا ئیجراءات چۆنە بێت یعنی کێ یەکلایە کاتەوە محکەمەی دەولی یەکلایە کاتەوە پەرلەمانی عێراق لێکلایە کاتەوە ئێمە لەبەرەوەی مودە و تاریخ و مێژوو نەنووسراوە ئەمە تۆزی بە خۆی کێشەیە جا لەبەر ئەوە ئێمەش ناتوانین ئێستاکە کات دیاریکەین بەڵام ئەو داواکاریەمان کردو چاوەڕێی نیەت و چاوەڕێی جدیەتی حکوومەتی اتحادین چاوەڕێی پەرلەمانین چاوەڕێی فراکسۆنە کوردستانەکانی لە پەرلەمانی عێراق ئەو داوای ئێمە کاری لەسەر بکەن چونکە ئێمە بێ بەیەکتی میشکەین چی پەرلەمانی عێراق چی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چی پەرلەمانی کوردستان و هەموو سەرکردە سیاسیەکانی کورد ئەبێ لەسەر یەک خەت و یەکتی مەبین کە بزانین نیەتی حکوومەتی عێراقی حکوومەتی اتحادی نیەتەکەی خۆی یەکلاکاتەوە کە نایکاتەوە ڕیفراندۆم و ئیستیفتاکردنەوە قۆناغەکانی مادەی 140 ئەو کاتە ئێمە توانین بە ئاسانی با بڵێن ئاکارە دەستوریەکان و یاساکان جێبەجێکەین لەوانەیە تەکلیف لە حکوومەتی هەرێمی کوردستان کەین لەوانەیە تەکلیف لە ڕێکخراونی دەوڵەتەکان کەین لەوانەیە خۆمان لە کەرکووک بە دەستگای مفەوزی بڵێن ئەو ریفراندۆمە جێبەجێ بکەوە بۆ ئایندەی شاری کەرکووک کاک ڕێبەر تۆ خۆت وەکو شخصی تەسەور دەکرد ینی کاردانەوەی هەندێک لایەن لە کەرکووکا بۆ شێوازە بێ بەرامبەر بە هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک بڵێ ئەندێ پارتی سیاسی وکو باسم لێکرد چونکە ئەجنداتی دەرەکیان هەیە ئەجنداتی نیشتیمانیان نیە ئەجنداتی کەرکووکیان نییە یعنی قەراری خۆیان بەدەستی خۆیان نیە ئێمە ئەوە لە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو هەر بڕیارێک هەر مەتبەخێکی سیاسی سەبارەت هەر بابەتێک جاروەها بۆ کێشەی نەتەوەی کورد و تورکمان بووە پێکەوە لە خولی یەکەمی ئەنجومەنی پارێزگای کەرکووک یعنی یەکێک لە بڕیارە جوانەکانیان وایە اتیفاق کرد کە دوای دروستکردنی ئیشتیساسی بەعس یعنی تورکمان و کورد بە اتیفاقیان کرده بوو کە هەر دام و دەستگایەک بەعسی ئەیباتە ڕێوە پێشتر عینی نیظامی پێشوو بوونە دەریکەن لە جاتی ئەوە تورکمانێدارن ینی ئەم اتیفاقیە لە ماڵی کورد کراوە کە ئەبێ ئێمە لەبەر خاتر ڕێزگرتن لە نەتەوەی تورکمان هەموو ئەو بەڕێوەبەرانی کە بەعسی بوونە پێشووتر ئەگەر هاتە ئەو بەڕێوەبەرە کوردیش بوو بێت ئێمە مستعد بووین بیدەینە تورکمان لە پێنا ئەوەی کە ئەم پێکەوە ژیانە چونکە و کاتە ئەمریکەکان پێیان خۆش بوو دوو کوتلەی سیاسی پێکەوە اتیفاقیان گویان نادا بەسێم لەو ئەزمونەمانەیە کە اتیفاق کرا بۆ ڕۆژی ئایندەك ئالساس لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک باز بکرێ بە خەبەرێکی دەرەکی بە تەلەفۆنێک و پەیوەندیەکی دەرەکی تورکمانەکان بەرەی تورکمانی پەشیمان بوویەوە کە ئەمریان بواتە بێ ئێوە لەگەڵ عەرەبی سورنیا بن لەگەڵ کوردانە بن یعنی ئەوە کۆنترین ئەزمونە و لە دوای ئەوەش دەیان ئەزمون لەو بابەتە هەیە
کە خاوەنی بڕیاری خۆیان جاوای عەرەبەکان ئەوانی کەسە لە ئەنجومەنن دێن اتفاقێککەن لەگەڵ کوردە دوای خەبەرێکیان بۆ تێ لە دەرەوەی ئینی خۆیان ئیرادی خۆیان لە اتفاقەکان پەشیمان دەبنەوە تا ئەمانە ئیرادیان بەدەستی خۆیان نییە ئەجنداتی دەرەکی ئەیان جوولێنێتەوە جا ئێمەش بۆ حاڵەتە کاتی خۆی بە بەڕێز مامجلالیش مەحموود سەرۆکی کۆمار دایمە ئەوەش ئاراستەی جەنابی کاک مەسعود دیشمان کردووە ئەگە بمانەیە یەک اتفاقین لەگەڵ ئەم پارتە سیاسیانی ناو کەرکوب چاکتر وایە ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتە دەرەکیانی کە پشگیریان لێکەن یا خۆ نایە لە نیشکن هەر اتفاقێکە مباشر لەگەڵەوە بکەین پێویست ناکە لەگەڵ ئەمانی کەرکوک حزبەکان لۆکاڵەکانی نا ئەمانە خۆمان ئازیەتش دەین ناگەین بە نەتیجەش زۆر باشە کاک ڕێبوارۆک وتت ینی لایەنە کوردیەکان لە کەرکوک و تەنانەت فراکسیۆنە کوردستانەکانیش لە بەغدا تا ڕادەیەک ئەتوانین بڵین لەسەر بابەتی هەڵکردنی ئاڵا لە کەرکووکە یەکدەنگ بوون بەڵام بابەتێک هەیە لێرە ینی حەزەکەم ڕای توی لەسەر بزانم ئەوی شەوەیە کە بەرنامەی کاری پەرلەمان کە ئەخرێتە ینی ئەوەی کە قسەی لەسەر بکرێت لە پەرلەمانە یەکێک لە ئەندامانی با بڵین سەرۆکایەتی پەرلەمان یان سەرۆک یان جێگرەکانی ئەتوانێت ڕەتی کاتەوە ینی ئەو بابەتە نەخرێتە دەنگدانەوە لە پەرلەمانە ئێمە مەلایەکمان دەزانین یەکێک لە جێگرەکانی سەرۆکی پەرلەمان کووردە و ئیتوانی بەو دەسەڵاتی کە خۆی هەیەی ئەو بابەتە نەخاتە نێڵت بکەوێتە دەنگدانەوە ئێوە پێتان وایە ئەم بابەتە بۆچی تێپەڕی بەسەر ئەو بەڕێزەی کە ینی جێگری سەرۆکی پەرلەمانە لە بەغدا جارێ ئەوە من لەگەڵ جەنابیانە کاکارام تەلەفۆنم کردووە ئینسانێکی زۆر بەڕێزە ئەویش وەڵامی داوەتەوە تاپەنەوە فێڵیان کردو ڕۆژی پێنجشەمەی کە پەرلەمان دانیشتوونە بۆ خوێندنەوە بۆ فەقەت بۆ نەبوو کە دەنگی لەسەر بدرێ کە بەرگەکە تەواو نەبووتیانە ڕۆژی بۆ تەجیل یەکەین بۆ شەمە جومعی بەسەر هاتەوە هەر بۆ قیرائەیە و خوێندنەوەی هیچ بابەتێکی تیانە ینی ئەمان فێڵیان کردو ینی بەداخەوە دوای ئێستاکە پەشیمانن لەو فێڵی کە کردیانە چونکە متمانی کوردیان لەدەستدا چونکە مقاتعی جەلسەکەیان کرد ئێمە هەر کەسێک لێرە نوێنەرەتی ئێماکە بەو دڵسۆزیەوە ئیکەکە ئێمە هەمومان لەسەری متتەفقین لەبەر ئەوە هەر ئێستاکە سەلیم جبوری بۆ خۆی ئێستاکە بەتەمای ئەو پراری کە دایەتی تەجمیدی کە داواکە لە سەرجەم کوتلەکانە بەو شەرتەش بەو مەرجەش ئمڕۆ با بڵێن یاخود دوێنێکە کوت لە کوردستانەکان یا فراکسیۆنە کوردستانەکان بەشداری کۆبوونەوەیان کردووە بەو وعدەی کە بتوانن خلال ئەم هەفتەیە ئەو بڕیاری کە دایان کە نایاسایی و نادەستوری بوو تەزمیدی کەن و کاری پێ نەکردویە چونکە مافی پەرلەمان نییە بڕیاری وا دەرکات پێتوانیە سەلیم جبوریش لە ژێر فشاردا و ئەو بڕیاری ینی خسبێتە دەنگدانەوە نا سەلیم جبوری لەو کەسانە نییە فێڵی دە بکەیت سەلیم جبوری ئەزانێ یاریەکە چۆن بکات و ئەزانێ ئەو لە تورکیا چ اتفاقیاتێکی کردووە بۆ عەرەبی سونە و بەرامبەر ئەوە چی بەرامبەر هەندێک لە پارتە سیاسی تورکمانەکان پشکیان بداتێ لە عێراق و لە کەرکووکیش ئەو بەو دەرەجێ نیە بەڵام ئەتر ئازایەتی ئەو کەسەیە کە بتوانێت تەئسیرکە لەسەر سەلیم جبوریش یان ئێمە جار وایە بڵێن بەداخەوە بۆچی دوو کەس لە بەرەی تورکمانی بتوانن قەنەعەت بە تەحالفی وەتەنی و بە مەجلیسی عەلا و بە سەلیم جبوری و کوتلەی عەرەبی بێن بەڵام ئێمە هەفتا کەسمان هەیە لەوانە لە فراکسیۆنی کوردستانەکان نەتوانن ئەو تەئسیریانەوێ لەسەر سەلیم جبوری لەگەڵ ئەوەشی کە 2 ملیۆن عەرەبی سونە لە هەرێمی کوردستان لەژێر ئاڵای کوردستان ئارامیان دەستەکەوێ بەدەر لەوەش کە هەموو سەرکردە سیاسی سونیەکان بە دەرەجە یەک لەگەڵ پاڵپشتی حکوومەتی هەرێم نەبووە بۆیان حاڵێن بە حاڵ تارق الهاشمیە بوو نەیەتوانی بگەرێتەوە شاری عێراقیانی ئێمە پاڵپشتی ئەوانمان زۆر کرد بەڵام بەداخەوە نەماتوانێت ئیستثماری و حاڵتە بکەین ئافرم بۆ دوو تورکمان توانیانە هەم تەئسیریان لەسەر سەلیم جبوریە بێ هەم لەسەر 200 بۆ 250 ئەندامی تەحالفی وەتەنی وحدەی قوا بێت یعنی دیارە تەئسیری ئەوان بە پشت بە هێزە دەرەکیەکان بە قۆترە لە تەئسیراتی فراکسیۆنەکانی ئێمە باشە هەرچەند ئێوە چاوەڕوانی ینی بڕیاری سەلیم جبوری نین بۆ پاشگەزبوونەوە بەڵام پێتان وایە ینی پاشگەزبوونەوەی ئەو دروستکردنی بڕیارێک کاریگەری هەبێت لەسەر کەرکووک وەڵام جار ئێمە حاڵتەکەی مە دەستوری و یاسایی حاڵتەکەی ئەوان نادەستوری نایاسایی بووە بەڵک بەڵە بە تاکی تەئسیریە بێت ئێمە ئێستاکە بەڕاستی ئێمە ئەمڕۆ دڵخۆش بووین دوێنێکە هەفتەی ڕابردوو ئەتوانم بلێم لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو لایەکەوە خەڵک پاڵپشتی و پشگیریمانەکە
ئێمڕۆ سوپاسی سەرۆکایەتی هەرێممان کرد سەرۆکایەتی حکوومەتی هەرێممان کرد سوپاسی سەرجەم مەکتەب سیاسیەکانی کوردستانیمان کرد سەرجان هەموو ڕێکخراوەکان ئەنجومەنی پارێزگاکان کە بەڕاستی دڵمانیان خۆش کرد کە وامانزانی ئەمە بەتەنیاین بەس 4 پارچەی کوردستان هەمووی لەگەڵ بڕیاری ئاڵای کوردستانن ئەوە جێی دڵخۆشیە ئەوە هیچمان نەکرد بێ ئەم گوروتینە و ئەم یەکریزیە و ئەم ئاشتەواییە و ڕێککردنی ناوماڵی کورد بەڵای ئەمە زۆ گەورە بوو حتاگەر ئەم بڕیارش بە عقالێتتر بڕۆشتای بەڵام بە خۆشحاڵی و ئێستاکە هەر هەمووی گروتینێکی تازیان بۆ دروست بووە کە ئەبێ ئەتیماتکەین لەسەر خۆمان و نابێت چاوەڕێکەکەین خەڵک مافمامداتێ ئەبێ ماف خۆت وەرێگریتەوە باشە داواکاریتان لە فراکسیۆنە کوردستانەکان لە بەغداد چێ بۆ پاڵپشتی ئێوە کە بێگومانەوان کاریگەری قورس و گرانی ینی ئەوەیان نەبێت ینی بەرچاویان نەبێت لە پاڵپشتیکردنی ئێوە بە تایبەتی نێڵن جارێکیکەی وەکو ئەوەی وتێک فێڵیان لێکراوە جارێککە فێڵیان لێ بکرێتەوە لەم بابەتانە من وازانم دوو هەنی ئەم قۆناغێکی هەستیارە هەموو دنیا چاوی لە منتیقەکەیە و ئەوەی ڕۆڵی هێزی پێشمەرگە کە توانی جێبەجێ کە دژی درندەترین مەخلوقی سەرزەوی کە داعشە و پێشمەرگە بۆتە سمبول بۆ هەموو جیهان پاڵپشتێکی نێودەوڵەتیمانەیە بەگشتی بە هەموو دەوڵەتە زلهێزەکانەوە کە پێشمەرگە بۆ تەڕقام کوردستان بۆ تەڕقام هەموو دنیا لەگەڵمانە هەر ئەوەندە ئێمە ئەوەندەی ئەتما دەکەنە سەرهێزی پێشمەرگە سەرهێزە نێودەوڵەتەکان ئەو ئەتیماد ناکەنە سەرهێزی عێراقی و ئەو هێزانی تر کە دروست کراوە و نیشمان ئەزممویشمان زۆرە ئەم عینا هەم هەلە بخۆزینەوە ئەو مدەی کە ماوەتەوە بۆ خەریتەی تازای عێراق هەموو هێزە کوردستانەکان لەگەڵ ئەو وەفدەی کاتێتە بەغا لەگەڵ ئەو فراکسیۆنانە تاکید کەنەوە سەر ئەو پەیمانانی کە دایانە لە هەولێر و لە دەستورە هەیە و لە موافقان هەیە ئەگەر مدەیەکی زەمەنی بۆدانن جێبەجێەکەن ئەوە ئێمە بەدەوامە بین لە دامەزراوکردنی دامەدەستگاکانی عێراق ئەگەر وەقت بەڕێوە بەرنەوە کورد فێڵ لە کورد دەکەنەوە ئەزانن و ئێمە ئەو کوردەی کە لە ساڵی 1924 ئەمە کوردستەش گۆڕاوە عقلی گۆڕاوە سەکردە سیاسەکانمان بەرەو لە قۆناغێکی تران ئەمجار ناتوانە بێن فێڵ لەسەر ئێمە تێپەڕکەن یعنی دەست پێ بکەینەوە بە دانانی نوقتە لەسەر پیتەکان ئەگیناوانەکەین بە وعودات و بە خەیاڵاتی ئەوان بڕۆین ڕێوە لەسەر وەرەقە تەزبیتی نەکەین و ئەگەر لە کاتێکشا جێبەجێ نەکەن هەڵوێست ئینمان نەبێ ئیجراعاتمان نەبێ و ئازانم ئەم هەلەمان لە دەست دەرەچێ و هەلێکی تاریخی و مێژوویشە دوایی هەموو کورد پەشیمانە بێت لەسەر ئەم قۆناغی کە نەمانتوانی ماڵی خۆمان یەکەین. بەڵێ بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس بۆ دەرفەتەی بە کوردستان 24. بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست لە تەوەری دووەم ئەگەڕێنەوە. بەرنامەکە پێتانەگەینەوە وەک لە بەرایی بەرنامەکە ماژەم بۆ کرد لە تەوەری دووەمدا لەسەر داهاتووی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا قسەکەنەویش بە میوانداری بەڕێز عادل نووری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک عادل ئەم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە. من سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ یەکەم سبەی نەشاندێکی پارتی وێچێتی بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی ڕێفراندۆم سەردانی بەغداکەن ئێوە پێشبینیتان چییە بۆ ئەم سەردانەی پارتی وێچێتی؟ بەنایخوا سڵاو لە جەنابەت لە تەواوی بینەران و دڵخۆشین بەڕاستی ئەم ڕۆژانە کە هەنگاوێکی باش چوونەتە پێشەوە و پیرۆزبایی لە هەموو کوردان و کەرکووکیان بە تایبەتەوە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمەکەین. ئینشەڵڵا ئەمە سەرەتای هەنگاوێکی باشەوە سەرەتای دەرگاکردنەوە دەواازەکردنەوەیکی باشە بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئینشەڵڵا ئاڵای کوردستان و کەرکووک کۆمان دەکاتەوە هەرچەند جارجار نێوماڵمان پەرتەوازیەکیشی تیابێ ڕاجیایەکمان هەبێ بەڵام ئینشەڵڵا هەمیشە لە ئاستی خاک و خەڵکی کوردستان بەرژۆن دێباڵەکانە ئێمە ناوماڵمان کۆکەینەوە یەک ئەگرینەوە. ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو بوو بەڕاستی یەکە بۆی بیکەن بە پێشەکیەک بۆ باسەکە ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵکرا بە بڕیارێکی ئەنجومەنی پارێزگا دەستیان خۆش بێ. ئێمە ڕەنگە گلەیمان هەبێ جاتی پێش دەستخۆشیەکە دەستیان خۆشە بەڵام گلەیمان هەبێ ئەبوو ئەو ئاڵا لە 2023 هەڵکرایوەکو خانەقین چی جیاوازی لە نێوان کەرکووک و خانەقین هەیە بەڵام لەبەرەوەی ئیرادەیەکی بەهێز و پۆڵاین هەبوو هەر لەگەڵ سەرەتای ینی گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی لە عێراق لە ساڵ 2023 خانەقین خرایەوە سەر هەرێمی کوردستان ئەبوو کەرکووکیش ئەو کاتە بوایە. ئێمە هەمیشە وەکو کورد گوێمان لەوە گرتۆ نیارەکانمان کاکە ئەمە کاتی نییە و کەی کاتێتی ئەمە کاتی نییە و لەبار نییە و نەگونجاوە با دوای و باسی ئەەکەین و دوای بوو بە دەستور و مادەی دەستورەکانیش جێبەجێ نەکرا وتیان فاتیحەژی بۆ ناچێ.
ئێسش هەمیشە ئەوان دەرفەت بۆ ئێمە لەبار بێ ئەوان ئەڵێن لەبار نییە لەبەرەوە دەستیان خۆش بێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پارێزگاریش و ئێمەش پشتیوانیمان لێکردن ئەمڕۆ سەردانمان کە وەشاندە پەرلەمانتارە عێراقی و عێراقیەکانیش لەگەڵ ئەوانەی کوردستان پەیتا دەستخۆشیان لێ ئەەکەن بە هەموو نارەکانیش ئەڵێن کات ئێوە دیاری ناکەن ئێمە دیاریەکەن استحقاقی خۆمانەوە دەستوریەوە یاسایکی کێشێکی تیانە بەنسبە شاندەکەەوە کە ئەچێتە بەغدا بەداخەوە بەڕاستی گلەیەک پێین بینی خۆمان هە لە ئێستاوە هەمیشە ئەو شاندانە کە ئەچن شاندی حیزبین ئەمە یەک دوو نوێنەرانی کورد لە بەغدا پەراوێز ئەخرێن کاکە ئێمەین ئەم عەرەبانی بەغدا ئەناسین بە سونە و شیعەوە ئێمە ئەزانین کەسایەتەکانیان چۆن ئەگیرێن چی کاریگەرێکیان لەسەر ئەکرێ بۆ مشاورە بە ئێمە ناکەن بۆ لەگەڵ ئێمە کۆ نابنەوە بۆ گوێ لە ئێمە ناگرن بۆ ئێمە پیرۆزبایەتان لێکن دەستخۆشیتان لێکن ئەگەر قسەیەکمان نەبوو ئیزافەیەکەین بە گوێتان کردین باشە نەتان کرد بەس گوێمان لێ بگرن ئەمما هەمیشە شاندێک ئەچێت و دێتەوە نە ئەزانین بۆچی ئەڕوان نە ئەزانین کە دێتەوە چی کردووە ئێمەین لە بەغدا نوێنەری کوردین خۆشتان بینیتان کاتێک کە پەرلەمانی عێراق گەلۆکۆمەیەکیان کرد بە زۆرینەی دەنگ ئەو بڕیارەیان نایاسەیان تێپەڕاند ئێمە بە 65 ئەندامەوە 328 ئەندامان پەک خست یعنی پەرلەمان عێراقمان پەک خست لەبەرەوە ئێمە خاوەنی ئیرادەین ئەتوان بەیەکەڵوێسی زۆر شتکەین ئەو گلێ ناسکەم هەیە لە شاندەکە ئەبوو پێش ئەوە مشاورێکیان لەگەڵێوا بکردە ئەگەر پێویست بوو کەسی خەڵکی ئێمەشیان لەگەڵ بواە و ئەگەر پێویستیش نەوە بەلایکەمەوە بۆی گوێبیست ئێمە گوێمان لەوان بێ ئەوانش گویان لە ئێمە بێ بەرحاڵ دەستخۆشی ئەەکەین و ئینشەڵڵا هیوای سەرکەوتن ئەخوازین بەڵام تەجروبەیەکی تاڵمان لەگەڵ ئەم شاندانە هەیە لە 2005ەوە شاندە ڕۆشان دێتەوە تا ئێستش یەک جاریش یەک خاڵ لەو کارنامانەی کە کەس نازانێت چییە بردویانە یەک جاریش خەتێ لە خاڵە نەدراوە جارێ 36 خاڵ و 18 خاڵ و 12 خاڵ و 20 خاڵ و چەند خاڵ ئەمە هەموو جار ڕۆشتووە تۆ ناکری هەر جارێشان دێ بەلایکەمەوە خاڵێکی جێبەجێ بکرێ هیچی جێبەجێ نەکرا ئەڕۆن دێنەوە ئەڵێن لە بەردە میدیاکان سەردانەکە ئیجابی بوو و شتی باشیشی بە شوێ نادێ و دوایی وەفدێکی فەنیش ئەڕوا تا ئێستا نە هیچ ئینفراز بوو نە هیچ ئیجابی بوو نەوەفدی و شاندی فەنیش بوو هیوادارم ئەوەی سبەینێ بە ئەجندەیەکی تۆکمەوە بڕوە و بەلای کەمەوە بزانین دوایی کە هاتنەوە کاکە چەند خاڵ بوو خەتان لێدا چی چارەسەر بوو و لەسەر چی ڕێکەوتن و ئەو شتانی کە ڕێکەوتن ئایا قابلی ئەوەیە کە لەسەر ئەرزی واقع پراکتیزە ببێ بەرجەستە ببێ شتێکی عەمەلیتان وتووە یا هەر لەبەرەوە ئەوە چەند شتێکی ینی تۆزانانی بۆ ئێستا بەڵێ و شاندەی کە ئەڕۆن لەگەڵ حیزبە کوردستانیەکان لێرە دانیشتنیان کردووە و ڕای حیزبە کوردستانیەکانی تریشیان وەرگرتو لەگەڵ خۆشیان ینی ئەو ڕێیانە ئەبەن و خۆ ئێوەش کە لە بەغدان هەر نوێنەری ئەم حیزبە کوردستانیانن کە خەڵکی کوردستانن کە لێرە هەڵبژێردراون خەڵکی کوردستانی شانی خۆتەزانی لەو حیزبە کوردستانیانە و هەنێکیشی بێ لەیان ینی هەیە بۆچی ناکرێت ینی ئەمانەی کە ئەڕۆن نوێنەری تەواوی پێکاتەکانی خەڵکی کوردستان بن من قسەی بۆ جەناوت بکەم گلێمە لەوە نییە کە بۆچی حیزبە کوردستانەکان لێرە هەنی ئەمەنین ئەگەر من حیزبەکەی خۆشم کەسێک بنێرێتە بەغدا بەقەدەر من شارەزای بەغدا نییە من لە بەغدام ئەوە نی حیزبەکە گلەیەکەی ئێوە لەسەر ئەوەیە هەموو جارێ ئەم شاندانەکە یەن مشاورە لەگەڵ ئێوە ناکەن بۆم بابەتانە تەواو ئەزانی بۆچی من ئیسا زۆر جار لەسەر پەرلەمانی کوردستان پرسیارم لێک لە میدیاکان قسە ناکەم بۆ چونکە پەرلەمانی کوردستان پەرلەمانتاران نوێنەرانی خەڵکی کوردستان هەیە لە پەرلەمان ئەوان باش شارەزاترن ئەوان ڕۆژانە لەگەڵ هەرو مەرجەکانە مشت و مڕەکەن پەنجە نەرم ئەکەن لە پەرلەمانی عێراقەوە ئێمەین لەگەڵ کەسایەتیە شیعیەکان سونیەکان تورکمان پێکاتەکانی تر سیاسیەکان فراکسیۆنەکانی عەرەب هەڵسو کەوتەکەین و بە کوشتێکی تر بە تۆ بڵێم کاکە دۆسیەکانی ئەوان لای ئێمەیە شاندێک کە منیتیابێ کۆمەڵێ دۆسی جۆرێکی ئەو کەسانم لایە ڕەنگە قسەی من جۆرێکی تر بێتایەکێکی تر کە نەزانێ نەفسێتی ئەم کەسە چۆنە خەلفێتی چۆنە بۆ نمونە نەفرێک لەو نەفەرانە ڕەنگە مەسەن زۆر کاربەدەستێکی باڵا بێ وەختێ شاندێک لە هەولێر و ئەچێ نایناسێ زۆر ڕەنگە لوتی بەرزکاتەوە بەسەریا جۆرێک دابرچە بەس وەختیە من لە بەرامبەری دائانیشم ئەزانێت دۆسەی گەندەڵەکانی لە بەردەست منایە فشارم هەیە لەسەری ڕەنگە بە جۆرێکی دابریشە بە جۆرێکی تر قسە بکە بە جۆرێکی تر مەسەرەن گوێ لە قسەکانی من بگرێ مەبەستمان ئەوانەیە ئێمەین نوێنەرانی هەم لایەنەکان و ئەم خەڵکی کوردستان لە بەغدا بۆچی
تۆ منت قبوڵە باسی عادل نورینە باسی هەموو نوێنەرانە بۆچی ئێمەتان قبول نوێنەری خەڵک بین لە پەرلەمان بین ئەوە خیبرە بۆ نمونە من 14 ساڵ لە بەغدا خەڵکمان هەیە ئەوە دووسێ دەورەیە لەوێ ینی بۆچی ئەمانە پراوێز ئەخرێن خۆیمە بچینە هەمە هەر لە بەغداین ینی بڕەنگە بێزاریش بوو بین لە بەغدا باسی ئەوە نی ئێمە لەگەڵ شاردێکە با بچین بۆ بەغدا زۆر گرنگە بەلامانەوە شی شخصی نییە با من ئالێرە باشە بەڵێ با من ئالێرە ینی پرسیارێکی لێ بکەم لەسەرەوەی کە ئێوە ینی باشتر ئەوانە خوێندنەوە کە خۆتان لە بەغدا تەعامولیان لەگەڵاکەن خۆتان بینیتان لەم دووسێ ڕۆژە کە بابەتی هەڵکردنی ئاڵای کوردستان بوو لە کەرکووک کاردانەوەی زۆری لێکەوتەوە یەکێ لەو بڕیارانەی کە بەسەر فراکسیۆنە کوردستانەکانە تێپەڕی دەنگدان بوو لەسەر ئاڵای کوردستان یانی لە کەرکووک بۆچی ئەم بابەتە گەشتە و حاڵەتە و بەسەر ئێوەدا تێپەڕی مادەم یانی ئەوەنە شارەزا بوون ئەوەنە خوێندنەوەتان بۆ ئەوان هەبوو بۆچی ئەوان توانیان بەم شێوازەیانی ئەم ئەوەکو کاک ڕێبوار ناوینە ئەم فێڵە لە فراکسیۆنە کوردستانیەکان بکرێت نازانم برای بەڕێزم چووکە نەمدیری بەمەسەبارچیوت بەڵام هیچ تێنەپەڕیوە بینەقاقەیانمان گرتووە بوون بە تەڵەوە وەکەو خستمانە چاڵی یەک ئیرادەی یەکێزی فراکسیۆنە کوردستانی کاکە ئێمە 65 کەسین لە 328 لە دەنگدانە هەرگیز ئێمە براوە نابین بەڵام پێشتر ئاماژە بۆ کرد جاری وا بۆ جەلسەی پەرلەمانتان ڕاگرتووە بۆ 65 ئێستا ڕامان گرتەوە تا تەعتیل نەک ڕامان گرت ئیفلیجمان کرد بەڵێ ئێمە ڕۆژی یەکشەمە دانیشتنی پەرلەمانمان ئیفلیج کرد من وتم بە دکتۆر سەلیم جبوری ئیتر پەرلەمان تەواو هاتاوتم دکتۆر تۆ چیتە بۆچی لە نیسانە واکەی وتم هەل حلت لعنەتە نیسان على الپەرلەمان ئەمە نەفرەتی نیسانم پارمانگی 4 پەرلەمان ئیفلیج کرا و من یەکێ لەو کەسارم کە ئیفلیزم کرد دەستیشمان خۆش بێ و ئەم ساڵش ئەوە تام کێشەیەترت نایەوە پەرلەمان ئیفلی وتم ئەم جارە پەرلەمان فاتیحای بۆ خوێنین ئەگەر ئێوە وتی چی بکەین وتم ئیلابێ پاشگەز بیتەوە لەو بڕیارە ئەوە ئێمە بووین پاشگەزمان کردنەوە و ئێمە بووین ئەو 65 ئیرادەی بەهێزی پۆڵاینی بەهێز پۆڵاینی پەرلەمانتارە کوردەکان بوو بە 65 کەسەوە سەرۆکی پەرلەمان بە زمانی خۆی لەسەر مەنەسە تەختیعی خۆی کرد وتی ئێمە هەڵە بووین و نەئەبوو وامە مەڵەمان بکردایە و نەئەبوو کاکە خۆی کرد خست بە هەڵەوە بڕیارەکەی کێشایەوە و بڕیاردرا بە جۆرەتر مامەڵی لەگەڵا بکرێ 4 جار لەگەڵ ئێمە دانیشتووە مشاوەری تایبەتی لەگەڵ من کردووە چۆن دەرچین لەم کێشە و بالفعل هەموو پەرلەمانتارانیش وەختێ دکتۆر سەلیم باسی ئەوەی کرد کە ئێمە مامەڵێکی هەڵەمان کردووە یەک پەرلەمانتاری عەرەبی نەسو نەشیع یەک قسەی نەکرد ئێمە ئەو دووسێ ڕۆژە زۆر خراپان بەسەری هێنان یەکێ لەو شتانێ من گلێم لێکردم کاکە گەر باسی ئاڵاکەن ئەڵێن سەروەری عێراق تێک درراوە ئاڵای ئێران لە هەموو لە تەواوی شارەکانی عێراق هەڵدراوە لە کەربەلا و نەجەف ئاڵای ئێرانی تایە لە کوچە کۆڵانەکانی بەغاتایەتی وێنەکانی ئیمام خومینی و عەلی خامنایی لە شاریعە جادە سەریکەکانی بەغدا هەڵواسراوە بە ئێسشەوە یەک شەقامی سەرەکی لە نەجەف ناونراوە شەقامی ئیمام خوێنی بە عەلەمی ئێران و بەڕەسمی ئیمام خومینیەوە کورد پێکاتەیەکی عێراقیە بە پێی دەسووری عێراقی ئێمە ڕێکەوتووی لەسەر یەک هیچ کێشەیەکمانێت وەگەر باسی سەروەری عێراقەکەی باسی ئاڵای عێراقەکەی بڕۆ ئاڵای ئێران دەرکە ئەو حساسیەتە چیە دروستان کردومە یەک دوو بە نسبەت ئێمەی کوردەوە عەرەبی شیعە نەیەڵە عەرەبی سونە لە بزێبز یەک خەڵکە بوو سەرەتانی بوو گورچیلەی وەستا بوو تووشی نەخۆشی زۆر کوئین بوو کوشتە بوو نانێش لە بزێبز وەکو دیواری بەرلین دیوارێکیان دروست کرد بوو نان ئێهێشت بە هیچ جۆرێ کەسێکی فەلوجەی ئەمباری عەرەبی سونە بێتە ناو بەغداوە ئەوە کوردستان بوو جێگەی 2 ملیۆن عەرەبی سونە بۆ ئەمەیان لە بەرچاو نەبوو کاکە عادل ینی بۆ دکتۆر سەلیمیش بتم دکتۆر سەلیم زۆر هەڵەت کرد باوکو کەسوکارەکەی تۆ لە دەستی شیعە ڕای کردووە لە کەلار ئەژین خۆت لە کەسوکارێک وتی وەڵڵا ڕاستە وتم لە ژێر سێبەری ئاڵای کوردستانە ئێوە حەسێنەوە شیعەکان نەبوو بە قەمە و بە چەک و بە چیەکیان لە ئێوە کرد بە شیعەکانم وت ئێوە سپایکەر و ئانە کێ کردیان ئێمە کردمانی عەرەبی سونە کردی ئێستا لە دژی کورد لە دژی ئاڵای کوردستان هەمووتان یەکتان گرتەوە دژی کورد وتم ئێساش بە سەدان هەزار عەرەبیشی و عەرەبی سونە لە ژێر سێبەری ئاڵای کوردستانە حەسێتەوە زۆر باشە کاک عادلیانی با من پرسیارێکی لێ بکەم ڕەنگەم پرسیارە یاسایی بێ و تۆ زیاتر سەری لێ دەربکەیتیانی لەم بابەتە جێگری سەرۆکی پەرلەمان کە کووردە بەڕێز ئارام شێخ محەممەد نەیەتوانین بڕیارە ڕاگرێت پێشەوەی بخێتە دەنگدانەوە یعنی پێشەوەی بکرێتە کارنامە
ڕەنگە نازان مامۆستا ڕێبار من خەمە گوێم لە قسەکەی نەبوو ڕەنگە ئەگەر باسی فێڵی کرد بێت لەوێ باسی کرد بێت نەک بەسەر ئێمە طبعاً ئێمە هەر کارنامەیەکی پەرلەمان دائەنرێ ئەبێ هەرسی ئەندامەکەی دەسەی سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان هەردوو جێگرەکەی ڕازی ببن بە ئیجماع ئەوجا ئەکرێ بە تەوەریەک لە تەوەرەکانی برگەکانی دانیشتن ڕۆژی پێنجشەمە تەبەن تورکمانەکان ئەوان هێنابوو زۆر جار تەبیعیە هەر باسێک باس و خواسێک ئەخرێتە ناو کارنامەی پەرلەمان بەڵام ڕێکاری یاسایی و ئیداری و فەنی ترێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژی پێنجشەمە هێنابوویان جێگری سەرۆکی پەرلەمان کە خۆشمانە ئەری کووردە لەگەڵ ئەو هەمومان حمودی لێ نەبوو تەبیعی لەگەڵ سەلیم جبوری ڕازی بوون خریا کارنامەوە تا ئێرە مشکیلە نییە خریا کارنامە باس و خواسی لەسەرکە ئێمە وەکو پەرلەمانتارە کوردەکان طبعاً ئەوان قسەیان بوو ئێمەش قسەمان بوو نامان نووسی بوو تۆمارمان کردبوو کە قسە خراە ئەخیری ینی کۆتای دانیشتەکان خەڵکەکە چووە دەرچووە ئیسجوابی تیا بوو قسەی تیا بوو جەدوەلی پەرلەمان بەشی ئەوەی نەکرد کەوتینە دوای عەسر نزیکی مەغریب سەرۆکی پەرلەمان دوای خستوتی ئەم بڕگە دوایی لە دانیشتنی ڕۆژی شەما زیاتر مشتومڕ و مناقەشە و حیواری لەسەر ئەەکەین مناقەشە نەک بڕیاری لەسەر بدەین نەک تەسووتی لەسەرکەین دواخرا کە دواخرا ئیتر لە ڕۆژی شەما عتیادی خۆی ئەچێتە ناو کارنامەکەەوە بەڵام سەرۆکی پەرلەمان زۆر چۆن بڵێ زۆر بەداخەوە بێئینسافانە مامەڵی لەگەڵ ئەوە کرد یەکسەر سۆدەیەکی نابوو کە تورکمانەکان پێشکەشیان کردبوو وتی ئەوە ئەم نەسە هەیە یاڵە دەنگی لەسەردەن تا ئێستا لە تاریخی پەرلەمانی عێراقا شتیوان نەبووە یەکێک پارچە و ئەندام پەرلەمانی لە هەر فراکسیۆ پارچە وەرەقەیە بێنێ سێ چوار دیێڕیتیا لە ئادی کاکە تەزوو مناقەشەی لەسەرەکەین لیژنەی بۆ پێک دێ ئەنێرێ بۆ لیژنە تایبەتەکانی خۆی ئێمە هاوارمان لێ هەرساوتمان باشە کاک عادل با من لێرە ڕابگرم ینی یەک پرسیارم هەیە لێرە بەس ئەمە تەواوکە ئەم فکرە وتم ئەبێ بنێرێ بۆ لیژنەی هەرێمەکان لیژنەی ئەقالیم لەگەڵ لیژنەی یاسایی بۆ ئەوەی مداوەلە بکەن سیغەیەک بێنن ئەوە بوو پەلەپەریان کرد دەنگیان لەسەردا ئێمەش هیچ بایەخێکمان بۆ بڕیارەکە دانەدا چونکە ئەسڵەن خۆی نیسابی یاساییش نەبوو ئەوە ئێمە طعن ئەدەین لە ئەوە و بەڕاستی لێ پستچینە و لێ پرسیینەوەش لە ئەوانەکەن بەڵێ پرسیارەکەت بکە پرسیارەکە ئەوەیە یعنی ئەگەر شتەکە ئەوەنە کتوپڕ بووە چۆن ئەم کۆدەنجیە بەم شێوازە کۆکرایەوە بۆ ڕەتکردنەوەی ئەم بڕیارە لەلایەن ئەوانە وەڵێن شیعە و سونە بەیەکەوە لێمان تێک نەچێ عەرەبی سونە و شیعە ئەگەر قەزدی سەر یەکیشیان بێ کاتێ باسی دژایەتی کوردیە هەر هەمویان بە ئیسلامیان بە وەلیانەوە بە کابراوتی ئەلمانیانوە لیبرالیانەوە بە چەپەوە بەڕاستەوە هەمویان یەکدەنگن دژی کورد لەبەرەوە بە ئەم مەسەجە من لە 75 ملیۆن عەرەبە ناسم عەرەب هەمیشە هەر شتێک چەند ناکۆک بن باسی خاکی کوردستان بێ ئاڵای کوردستان بێ خەڵکی کوردستان بێ ئەوان هەمیشە قەزدی سەری کەسی چاکیان دانەدانێکە گەرەبێت تەسیری نییە بەڵام هەمیشە ئەوان کۆکن لە دژی ئێمە ئەبێ ئێمەی کوردیش ئەم شتەمان لە بەرچاوی بەڕاستی ناکۆکیەکانمان من ئالێرەوە یەکانمان بەلا بنین ئێمە سەر تەوەری سەرەکی بەرنامەکە کە داهاتووی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراقا یعنی هەرێمی کوردستان و بەغدایە ئەگەر ئێوە ئاوا بۆ شێوازە وەصفی ینی عەرەبی سونە و شیعەکەن بۆ شێوازە لەگەڵ ئێمە ینی ئەم کاردانەوەیان هەبوو ئێمە ئەبێت چاوەڕێی چی لە ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکەین بەپێی دەستوری عێراقی تەبەرمە چارمان نییە خۆ شۆڕشمان لە هەفتەکان کرد لەسەر کەرکووک ئێمە ئەو شۆڕشتیاچوو لە هەفتا پێنج گەلە کۆمەی چاندێکردن وە چەند ساڵی شەڕ ینی تێکۆشانمان کردووە خەڵکمان شەید بووە کاولکە ئەنفال کیمیا باران هەموو ئەگەرەکانی تر و هەموو ئۆفشەکانی ترمان ئەین کردووە تاقی کردوێتەوە بەپێی دەستوری عێراقی ئێمە بەشێکین لە عێراق هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق تا ئەو کاتەی مادەی 140 تەبەن جێبەجێکرێ ئەو بوو گەلە کۆمان لێک لە ساڵ لە 2010 مادەی 140 کاتەکەیان ئەوانتیان تەواو بوو ئەوە پێش دوای 2007 تەواو بووە ئەوە تعتیلان کردەوە نەبوو بە دەستور بە گویان نەکردن ئێمە هەتا دەرفەتێکی ترمان نێودەوڵەتی بۆ دروست نەبێ ناچارن بەپێی یاسا هەر بەشێکین لە عێراق ئێمە بەدیار ئەوە دانیشتین جاوی وەڵامی پرسیارەکەت هەلێکی یاسایی بکەین بۆ ئەمە چونکە ئێمە بەڕاستی ئەگەر ئێستا بین جیدارێکیش دیوارێکش لە بینی ئێمە عێراقا دروستکەین هەر ئەبێ ئێمە وەکو دوو دراوسێش بێ پرۆتۆکۆل لە بینمانە هەبێ بەپێی یاسایی ئەبێ ڕێکارێکە بێ جیامان کاتەوە ئەمە بۆ من ئەوە بۆ تۆ ئێمە لەوێ ئیشمان ئەوەیە پارێزگاری ئەوەیە پازگار لە هەرێمی کوردستان لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان کەین
نەوەکوکو جارانی ترمان لێ بێتەوە بەپێی دەستوری عێراقیەمە کێشەیەکمانێ بەڵام ئەوان ئینقلابیان لەسەر دەستور کردووە بۆیە ئێمە ڕێکارمان من لە 3-4 ڕۆژە طبعا الحەمدولله هەموو تەواوی فراکسیۆنە کوردستانی و تەواوی ئەندامانی پەرلەمانتانن کورد لە بەغدا هەمووی تێکۆشارانە بوو بەڵام بەتەکید فەرق لە بەنی یەکێکی تر یعنی ئەم 3-4 ڕۆژە زۆر هەوڵ و کۆشتمان کوتمان کاکە 3 خیار هەیە لەبێ یا بەپێی دەستور وەرمامەڵە بکەن یا ئەمری واقع دیفاکتۆ کە ئێستا لەژێر دەسەڵاتی پێشمەرگای ئازادی کردووە یان ئەنجومەنی پارێزگا کە پەرلەمانی کەرکووکە ئەو بڕیارەدا بە هەر سێدانەکە ئێمە براوین لەبەرەوە وەرن تەعامل لەگەڵ ئەمری واقعکەن با بە دەستورەکە بیکردنەوە ئێمە چاوەڕێی ئەوەین لەگەڵ بەغدا بگەینە ینی چارەسەرێک بۆ مادەی 140 و بە ئەو شوێنانە و کە ڕێکارێکی یاسایی بگرینە بەر تاجیا ئەبینەوە بەشک و خوای گەور ئەو ڕیفراندۆمە بەرەو شوێنێکی ترمان بەرێ باشە من ینی دو پرسیاری ئەمە سەرەوەی کە سەلیم جبوری بڕیار یا بوو کە داوای لێبوردن کا لە کۆبوونەوەکی کە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجامیدا لە ئەو جەلسەیە کە بڕیار بوو وازانم ئەمڕۆ بوو یا دوێنێ بوو ئەنجام درا ئەو داوای لێبوردنەی کرد ینی ئەو داوای لێبوردنە چه شوێنێکە گرێت لە بابەتەکە چونکە ینی بەپێی یاسا ئەو بابەتە خراە دەنگدانە و تێپەڕ لە لێبوردن زیاتری کرد تەبەن ئێمە بەخۆ بەس باسی شتی بسن سمڵی عشاری تا بڵێ ئەوە ئێمە کێشی عشاریمان لەگەڵ کەسا ئەو کوڵێ من ضربني على خدي فلن نكلمه إلى يوم القيامة ئەمە طبيعي باس ڕێکاری یاسایە ئەو وتی ئێمە داوامەکە قرارەکە تەجمید کە ئەوە دوایی لە تەجمید زیاتریشی کرد چونکە تەجمیدی سا تەجمیدی سڕیەکان ڕەنگە هەفتەیەکی تر هەڵی جارێتی سەر هەڵداتەوە بەڵام ئەو داوای کرد لە پەرلەمان وتی مامەڵەیەکی دروستمان نەکردو ینی خۆی خستە هەڵەوە اعترافی کردووە ئەمە قسەیە لە یاسا چ شوێنەکە گرێت گوێکرا سەوەختی سەرۆکی پەرلەمان لە بەردەم پەرلەمانە دیباجەیەک ئەڵێ هەر هەمووی بێدەنگە ئەچێتە ناو پرۆتۆکۆلی جەلسەوە و کەس احترازی لەسەری نییە و کەس دەست بەرزۆ ناکە و کەس نقطە نیزامێکی نییە و تێ ئەپەڕێ ئەوە تەواو ینی نەخێر چۆن ئەمە یەک دوو داوای مۆلەی کرد لە ماوەی هەفتەیە 10 ڕۆژە ئەو چارەسەرێکی تری بۆ بدۆزێتەوە یعنی ئەوەی کردی تەواو ئەوە هەڵە بوو هیچ بایەخێکی نییە لەگەڵەوەی ئەگەر ئیترافیشی نەکردە هەر هەڵە بوو هەر بایەخیشی نەوچون بەپێی یاسا بەپێی دەستور بەپێی مادەی 58 بەپێی محکەمەی ئیتیحادی پەرلەمان بۆی نییە قسە و باس لەو بابەتە بکە هەر ئەسڵەن هێنانی بابەتەکە بۆ ناو پەرلەمان هەڵە بوو سەر لەبەری ئەوە تەبیعی ئێمە ئەگەر پاشگەزیش نەبێتەوە هەر تاعنی لێ دەین و اعترافی پێ ناکەن و هیچ باەخێکیشی بۆدان بەڵام لەبەرەوە خۆی بە هەڵەدانا و پاشگەز بوویەوە و داوای کرد کە چارەسەرێکی تری بەدیلی ئەوە بکرێ و هەمووی بێدەنگ بۆ ڕازی بوون لەسەری ئەوە تەواو یعنی کۆتای پێهاتووە. بەڕێز عادل نووری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بە جەنابیتان. بەڵێ بەڕێزان بەم شێواتینە کۆتایی باسی ڕۆژیە کاتی دەربەخواتانە سپێت.